ئەم جۆرە هێرشانە زیانێکی گەورە ئەگەیەنێت بە بواری ئابووری. ئێمە ئەوانەی کە توانیشمانە بنیادی بنێن لەم شێوە هێرشانە ئەوانشمان بۆ قاپورەکەن و وێرانیەکەن و لە ئەنجامشە ئەمە هەر ئەگەر لایەنێک نەبێت تەبەنی ئەم ئیشە بکا بڵێ من ئەم هێرشەم کردووە، زەرەرەکەی هەرکەوتۆ سەر حکومەتی هەرێم و لە ئەنجامە باجەکەشی هەر هاوڵاتی ئەیە، چونکە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یان لە بودجێ حکومەتە یان لە پرۆژەکانی حکومەتە ئایا بە پرۆژەی حکومەت بێ یان بە کەرتی تایبەت بێت لایەک لە لایەنەکانی ئابووری ببرژێنێتەوە. بۆ نمونە گەرمانوێ پردێ دروست بکەین لە داهاتووە وامان بڕیاردا بێت جادۆبانێک ڕێک بخەین، ئێستا ناچارە بین ئەو پارانە تەرخام بکەین بۆ چاکردنەوەی کارەباکە 4 سعاتێکی تر ئاوا بەردەوام بێت یان تا ڕۆژ یەکشەمە بەردەوام بێت. زۆربەی قوتابخانەکان پەکێکەوێ، زانکۆکان پەکێکەوێ، زۆربەی پرۆژەی خەڵک پەکێکەوێ، ئەوانێک لە بازاران. بۆیە زیانی ئەم جۆرە پرۆژانە زۆر گەورەیە، هەم بۆ هاوڵاتی هەم بۆ حکومەت و قەرەبووکردنەوەکەشی بێگومان زۆر و پارێکی زۆریەوێ.